یەکەم دەست بەجێ کۆبوونەوەی نایاسایی پەرلەمانی کوردستان ئەنجام ناسایی بڵێ ناسایی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت و ئیدانەی ئەو لەشکرکێشانە بکرێت. دووەم هەموو جۆرە پەیوەندیەک لەگەڵ تورکیا بپشتێنە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. سێهەم قەدەغەکردن و بەکارهێنانی کاڵاو شتومەکی تورکی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. چوارەم یەکەڵوێستی کوردان بۆ پشتگیریکردنی ئەزمموی دیموکراسی ڕۆژاوە. پێنجەم کۆبوونەوەی بە پەلەی ئەنجومەنی ئاسایش و بڕیاری ڕەتکردنەوەی لەشکرکێشی بدرێت، ئەمەش لە ڕێگای دروستکردنی فشار لەسەر یۆنامی UN و ڕێکخراوەکانی مافی مرۆڤی ناوخۆ و دەرەوە و کۆنسڵگەری وڵاتان. هەموو ئەوانەی کە لە پەرلەمانی کوردستانە بە ئەندازە و بە ڕێژەی جیاواز حزوریان هەیە هەمومان کۆچین و داوامان کردووە لە زووترین کاتا دانیشتنیشی پەرلەمان بکرێت تایبەت بە عەفرین و ئێستاکە یادداشتەکان لای دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە و ئەمەش جۆرێکە لە پشتیوانی بۆ ئەوەی کە لە نزیکترین کاتدا ئەو دانیشتنەی پەرلەمان بکرێت وەکو چۆن پەرلەمانی کوردستان بە پشتیوانی هەموو فراکسیۆنەکان لە ڕابردوودا بڕیاری پێویست و گونجاوی لە کاتی خۆیدا بۆ کۆبانی دەرکرد بە هەمان شێوە لە ئێستاشە بۆ مەسەلەی عەفرین ئەرکمانە لە ڕووی سیاسی نیشتیمانی نەتەوایەتیەوە و دڵنیاین لەوەی ئەزمموی ڕۆژئاوا سەر دەکەوێت وەکو چۆن ئەزمموی کۆبانیە لە ڕابردووە سەرکەوت. سەردانی نووسنگەی پەرلەمانی عێراقمان کردووە لە سلێمانی کە هەندێک پرسەیە ئەو هاوڕێیانەمان ئەو پەرلەمانتارە بەڕێزانەی کە لەوێن لە هەموو فراکسیۆنەکان بێجیاوازی کە هەڵوێستەکان هەمویان یەکن ئێستا بۆ ئەوەی بتوانین کەڵکی لێ وەرگین لەوەی ئەو برادرانەمان هەماهەنگی لەگەڵ پەرلەمانتارانی عێراقا بکەن بۆ ئەوەی کە ئەو سوپایەی تورکیا لە هاتوۆتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە کە ئێستا لە ڕووی یاساییەوە وەکوایە لە ناو خاچی عێراقا بێت لە ڕێی پەرلەمانی عێراقەوە بڕیارێک یا یاسایەک دەربچێت بۆ ئەوەی ئەو سوپایە بکشێتەوە. ئێمە لەگەڵ گەڕانەوەمانە دوای ئەوەی کە یادداشتێکمان بۆ ئامادە ئەکرێت لەلایەن ئەم بەڕێزانەوە دەیگەێنی نەبەغا و لەگەڵ پەرلەمانی عێراق هەوڵ ئەدەین کە لە دوای ئەوەی واژووی بۆ کۆکەینەوە فەقەرێک لە فەقەرەکانی دانیشتەکەمان تەرخانکەین بۆەوە. لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی قانونی دیارە ئەوە ئیشی ئێمەیە ئەمێنێتەوە سەر مەسلەی کردنەوەی ئەو دەواازەیە کە ناوی دەواازەی سمێڵکانە دیارە ئێمە لێرەوە جارێکی تر داوا ئەکەین کە ئەم مەسلەیە بە شێوەیەکی فعلی ئیشی لەسەر بکرێ هەر بە تەنها بە قسە و بە گوتار نەبێ بە قسەی ڕاگەیاندن نەبێ.